ماوەی 3 هەفتەیە زەنگی نوێی خوێندن لێدراوە، بەڵام بەهۆی بایکۆتی مامۆستایانی میلاک و وانەبێژانەوە تا ئێستا لە ناو هۆڵەکانی خوێندن وانە نەخوێندراوە. ڕۆژی دووشەممە جارێکی دیکە مامۆستایانی وانەبێژ و میلاک لە قەزای پشدەر بەیەکەوە ڕێپێوان و خۆپیشاندانی ناڕەزایەتیان ئەنجامدا و درێژەیاندا بە بایکۆتی هۆڵەکانی خوێندن. ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ کە بۆ پێدەنینە 3 هەفتەی خۆپیشاندان و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندنەوە و ئەمڕۆژ مامۆستایانی میلاک هاتوونە پاڵمان و بە یەک دەنگەوە داوای مافەکانی خۆمان دەکەین. ئێمە تا ئەو کاتە بەردەوام دەبین کە حکوومەت وەڵامی کۆتایی ئێمە دەداتەوە کە ئەوش بریتیە لە دامەزراندن بە شێوەی هەمیشەیی. بەتایبەت وەک خۆم ئەم ساڵ بێتەوە 7 ساڵە مامۆستای وانەبێژم، بەڕاستی 7 ساڵ تەمەنێکە. ئێمە بەڕاستی بە زەروری لێزانین بە مافەکانی خۆماندا بچینەوە، چونکە ئەگەر ئەرک هەبێ دەبێ مافیش هەبێ. هاوکات لقی پشدەری ئەنجومەنی مامۆستایانی پێشنگ بەشداری گربوونەوەکەیان کرد و پاڵپشتی و پشتیوانی خۆیان بۆ داواکاری مامۆستایانی ناڕازی و مامۆستایانی وانەبێژ دووپات کردەوە. ئێمە وەکو مامۆستایانی میلاک بەڕاستی دژی ئەوەی کە حکومەت مافەکانمان پێنادا و زیاتر دژی ئەوەی کە حکومەت گەندەڵ و فەشەلی هێناوە لە زۆر بواردە، ئێمە هاتووین ناڕزایی خۆمان دەربڕین، داوای مافی خۆمان بکەین، داوای مافی مامۆستایانی وانەبێژیش بکەین، بەڕاستی پشتگیریان بکەین. لەلایەکی دیکەوە لا چەمچەماڵیش مامۆستایانی وانەبێژ و بەشێک لە مامۆستایانی میلاک درێژەیان بە بایکۆتدا و لە بەردەم پەروەردەی چەمچەماڵدا گرت بوونەوە. ئەوان جێبەجێکردنی داواکاریەکانیان کردووەتە پێشمەرجی دەستپێکردنەوەی دەوامی خوێندن. دیارە بۆ هەفتەی سێهەم زیاتر لە 20 ڕۆژە بەردەوامین لە خۆپیشاندان و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن بە دڵێکی پڕ خەم و ناڕەحەتیەوە پڕ بەدڵ پێمان ناخۆشە، بەڵام بەداخەوە وەزارەتی پەروەردە حکوومەتی هەرێم تا ئێستا وەڵام گۆیەکی قەناعەتپێکەری نەبووە. من خودی خۆم وەکو کچە شەهیدێکم ماڵێکی 2 ساڵان بوومە، باوکمم لەدەست داوە، بە چەندی قۆناغی سەختا تێپەڕی و قۆناغەکانی خوێندنم بڕیوە بۆ ئەوەی نەتیجەکەی بگا بەم ڕۆژە کە دەسەڵاتداران و کە دز و مافیا و جەردەی ئەم وڵاتە لەسەر حسابی خوێنی هەزارەهام شەهیدی وەکو باوکی من دەشتن بۆ پلە و مەقامی ئێستایان و منیش لێرە وانەی ماف و یاسا بۆ قوتابیەکانم شەرحەکەم نەبوانی ئەلف و بێ. مامۆستایانی وانەبێژ داوای دامەزراندن دەکەن و مامۆستایانی میلاکیش داوای موچەی مانگەکانی 8 و 9 دەکەن. حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش خەمساردن لە هەنبەر پەککەوتنی پرۆسەی خوێندن لە نیوەی کوردستاندا. بەم جۆرە تا ئێستا چارەنووسی ئەم ساڵی خوێندن دیار نییە و قوتابیان و کەسوکارەکانیشیان بە دوودڵیەوە چاوەڕێن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، قەڵاتزێ.